ئێمە ئەمڕۆکە یاداشتێکی ناڕەزایەتی ستەمنامەیەکمان سەبارەت بە گرانبوونی نرخی عەریزەی وەکالە لە هەرێمی کوردستان لە 2500 دینارەوە بۆ 25000 دا بە نوێنەری داواکاری گشتی لە هەرێمی کوردستان سەرۆکی داواکاری گشتی خۆی ئامادە نەبوو. ئێمە پێمان ڕاگەیاندن کە ئەمە ستەمێکە لە خەڵکی کوردستان دەکرێت کە خۆتان دەزانن حکوومەتی هەرێمی کوردستان بانگەشەی ئەوە دەکات کە حکوومەتی هاوڵاتیە، بۆیە پێمان باشە خزمەتکاری هاوڵاتی بێت و نەخ و خەرجەکانی هاوڵاتی زیاتر بکاتن، چونکە ئەم بابەتەی کە ئێستا کە لە هەرێمی کوردستان دەگوزارێ گرانکردنی نرخی عەریزە پێچەوانەی یاسایە، پێچەوانەی بەرژەوەندی گشتی هاوڵاتیانە. بۆیە ئێمە فشار و گوشارەکانمان بەردەوامە بۆ ئەوەی ئەم نرخە کەمتر بکرێتەوە، چونکە پێمان وا بوو لە سەرەتاشدا ئەم کۆمپانیایی کە ئێستا کەم کارە ڕاهی دەکاتن نایاسایی بوو بە شێوەیەک بوو کە لە ڕێگای مەزادی عەلەنی نەبوو. حکوومەتی کاربڕێکەری پێشوو ئەم کارەی جێبەجێ کردبوو، بۆیە ئێمە هیواخوازین کە حکوومەتی هەرێمی کوردستان و داواکاری گشتی کاری جدی بکەن لەسەر ئەوەی کە مافی خەڵکی هەژار نەفەوتێ لێرانەدا، خەڵکی هەژار بارگرانی نەکەوێتە سەر بۆ ئەوەی هەرچی زووە ئەم نرخەدا بەزێنرێت.